ڕۆژی شەمەی ڕابردوو ئەنجومەنی نوێنەران بە دەنگدان بە 7 وەزیری دیکە کابینە حکومیەکەی مستەفا کازمی تەواو کرد. پێکاتەی ئەم حکوومەتە لە ڕووی بەشداری پێکاتەکان و پشکی لایەنە سیاسیەکان گۆڕانکاریکی تێدا بەدی ناکرێت لە کابینەکانی پێشوو جیاواز بێت. لە دوای ساڵی 2023 سەرجەم کابینە وەزاریەکان بە هەمان شێوە بەڕێکەوتنی هێزە سیاسیە گەورەکان پێکاتووە و وەک ژمارەش مۆڕاعەتی پێکاتە سەرەکیەکان کراوە وەک پشکی شیعە و سونە و کورد و کەمینەکان. بەڵام لە ڕووی کاریگەریەوە شیعەکان هەمیشە باڵادەستر و بڕیار بەدەست بوون. بەو پێی بەردەوام توانیویانە نیوە کۆیەکی سەرجەم کابینەکان مسۆگەر بکەن بەمەش هەردەم توانیویانە سەرچاوی بڕیار لە دەستی خۆیاندا بهێڵنەوە. چاودێران پێیان وایە هیچ کات هێزە سیاسیەکان نایانەوێت دەستبەرداری بەرژەوەندەکانی خۆیان بن. لەو پێناوەشدا هەموو هەوڵی خۆیان دەدەن بۆ ئەوەی لە گەمەی سیاسی نوێدا بە جۆرێک مامەڵە بکەن کە دەخوازێت نەک بەو شێوەی کە دەبوو مامەڵە بکەن. لەو کابینەی حکومەتی عێراقدا ئەوەی دەبوو ببێت ئەوە بوو کە کابینەیەکی جیاواز لە ڕووی میکانیزم و پێکاتەوە لەوانەی پێشخۆی دروست بووە. بەڵام داخوازی لایەنە سیاسیەکان ئەوانەی بە ژماری کورسی پەرلەمانی زۆرترن خواستیان بەو شێوازە بوو کە بۆ وەزیر یاخود پۆستێکی وەزاری پرۆسەکەیان بەو ئاراستەیەدا برد کە ڕوویدا. لەلایەکی دیکە و هەر بە بڕوای چاودێران پرۆسەی دەنگدان بە کابینەکەی کازمی ئەوەی دەرخست پارتی وێکێتی ئەوەی پیشانی دەدەن لە ناکۆکی و نەگەیشتن بە یەک و گەرمکردنی سۆشیال میدیا لەسەر ئاستی پرۆسەی سیاسی لە هەرێم تەنیا ڕووکەشە. ئەوە بوو لە بەختە پێکەوە کاریان کرد و پۆستی وەزارەتی دەرەوەیان بۆ فوئاد حسێن لە پشکی پارتی و وەزارەتی دادیان بۆ حاکم سالار لە پشکی یەکێتی مسۆگەر کرد. بۆ یەشتێکی چاوەڕوان کراوە ئەم هەماهەنگی نێوان پارتی و یەکێتی لە داهاتووشدا لە هەرێمی کوردستان بە هەمان ئاست و پێودان گڕانەک بداتەوە. ئەمەش لە پێناو پاراستنی دەستکەوتە حیزبیەکان و قایمکردنی پێگەی خۆیان لە جومگە هەسیارەکانی کوردستان. چاودێران هەروەها دەڵێن ئەم دوو هێزە کە یەکێتی و پارتین هەمیشە کاتێک برابەشیان لە دابەشکردنی داهات و قوتی خەڵکدا گرفتی تێکەوت بێت بە ڕێگەی جیاواز فشاریان بۆ یەکتر هێناوە و داستەواژەی زۆنی سەوز و زەردیان زەق کردووەتەوە تا ئەو کاتی برابەشیان بۆ گەڕاوەتەوە و لە وەرگرتنی پۆست و پشکی خۆیان دڵنیا بوون. پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان وابەستەی کۆی پرۆسەی سیاسیە لە عێراق و ناوچەکە ئەمەش بە لەبەرچاوگرتنی بوونی هێزی نێودەوڵەتی بۆیە ئەسەمە پارتی و یەکێتی بتوانن دەستبەرداری هیچ کەم لە بەغدا و ئێران و تورکیا و ئەمریکا و دەوڵەتانی دیکە ببن چونکە مانەوەی ئەم دوو حیزبەش لە دەسەڵاتدا گرێدراوی بەرژەوەندی وڵاتانی ئیقلیمی و زلهێزە.